مامۆسای قەمتەران جەنابی مامۆستا مەلا محەممەدی قەمتەران خوا پلۆپای بەرز و بەرزترکە یەکێک بلۆ مامۆسانەی کە بە ئیستیقامەت و بە ڕێگوەستاوی و بە سەرڕاستی ناسرااو بوو. لەوە تێمە دەیناسین مامۆسا پیاوێکی دڵسۆز غەمخۆر بە پەرۆش بۆ ئیسلام بۆ دینداری بۆ مسڵمانەتی بۆ ئەخلاق بۆ ڕەوشی جوان بۆ خزمان بۆ خەڵک بۆ دەوروبەر مامۆسا ئاوا بوو. ئێستا مامۆسا ئومێدم وایە لای خوا زۆر سەربەرز بێ زۆر خۆشحاڵ بێ ئەلحەمدولا دەستی پڕە لە تاعەت بە هەگبەی پڕەوە بە دەستی پڕ و بەسەری بەرزەوە گەڕاوتەوە بۆ خزمەت خوا و بۆ خزمەت پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم. بسم الله الرحمن الرحيم. كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. بيقماني مبرو ليرا حضور من بابوني كوتشي مامۆستای گەورە من مامۆستا مەلا ئەحمەدی قەمتەران کۆبووینەتەوە کە ئمڕۆ دەبەر ڕاپەڕین ئەستێرەیەکی دیکەی پڕشنگی زانست و زانیاری هێشتەوە گەڕاندیەوە بۆ لای خۆی خی گەورە بە بەهشتی شادکە ئەوەی کە گوتراوە مەوت العالمی مەوت العالمی ئومێد دەکەین کوڕەکانی مامۆستانی دیکەی زانانی ئاینی ئەو کەلێنە گەورەیە پڕ بکەنەوە. ئێمە لە کۆمەڵی دادگەری وجود و حوزورمان هەیە جەنابی سەرۆک لێرە ئامادە بوو کە هاوڕێی لە مێژینەی جەنابی مامۆستا بوو کە هەمیشە پشتیوانی کار و کاروانی ئێمە بووە. ئێمە ئەمە بە سوپاسەوە دەگرین و حوزوری ستافی مەڵبەندی کۆمەڵی دادگەری لێرە نیشانەی ئەوەیە کە ئێمە پێزانیمان هەیە بۆ ئەو وەفاتەی خی گەورە بیکات خی گەورە بە بەهشت شاد کات خی گەورە هەمولایەکمان لە ڕەحمەت و بەزەی خۆیدا کۆبکاتەوە و سوپاسیش بۆ ئێوە.